وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار، اللهم آمين يا رب العالمين. بەڕێزان و خۆشەویستان، مامۆستایانی بەڕێز، قوتابیانی خۆشەویست، خوشکان برایان، السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. سوپاس بۆ خوای پەروەردگار لەسەر هەموو ناز و نیعمەتەکانی کە هەموو چرکەیەک لە ژیانی ئێمەدا، هەموو هەناسەیەک لە ژیانی ئێمەدا، هەموو حەڕەکەیەک و هەڵسوکەوتێک و خوێندنێک و نووسین و وتە وتارێک نعمەتێکە لە نعمەتەکانی خوای گەورە. ئەگەر خوای گەورە یارمەتیمان نەدا، ئەگەر خوای گەورە هاوکار بە یارمەتی دەرمان نەبی، ئێمە ناتوانین کە ئێستا هەزاران کەس، بەڵکو زۆر کەس ئێستا وەکو ئێمە لەم سەر ڕووی زەویەدا ژیان دەگوزەرنی، بەڵام بێ ئەوەی بتوانی یەک وشە دەرببڕی، بێ ئەوەی بتوانی یەک وشە گوێبیست بی، بێ ئەوەی بتوانی هەناسەیەکی بە ئاسانی و بە سەهلی بەڕێ بکە یاخود بیداتەوە وەری بگری. بەڵام خوای گەورە ئەو نیعمەتە لەگەڵ ئێمە کردووە، چاوەکانمان، وەزمانمان، گوێچکەکانمان، دڵمان، هەناسەمان و حەرەکاتی لاشەمان خوای گەورە ئەو نیعمەتەی پێداوین، بە تایبەتی نیعمەتی علم و زانست و زانیاری کە خوای گەورە لەم پێنجشەممەیەشدا و لەم کاتەشدا مۆڵەتی ئەوەی پێداین و ئەم ڕۆژ و کات و ساتانە کەوتەوە سەرتەمەن و ژیانی ئێمە بۆ ئەوەی بتوانین دەردەشەیەکی تر، بۆ ئەوەی بتوانین گەنگەشەیەکی تر لە خزمەتی شەریعەتی پیرۆزی ئیسلام، لە خزمەتی فقهی ئیمامە بەڕێزەکان لە ڕوانگەی ئایەتەکانی قورئانی پیرۆز و فەرمودە شیرینەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم. بەڕێزان، لە دەرسی ڕابردوودا چەند بابەتێکمان باسکردن، بە تایبەتی بابەتی دەستنوێژ، نەواقض الوضوء، ئەو شتانەی کە ئینسان دەستنوێژی بێبەتاڵ دەبیتەوە، و هەروەها ئەو ئاڕا و بە تایبەتی هەندێک بابەت هەیە کە ڕاو بۆ چوونی جیاوازی هەیە لە نێوان علەمایان و زانایان. ئینجا هاتینە سەر غوسل، ئینسان چۆن غوسلی لەسەر واجب دەبی، ئەو شتانەی کە پەیوەندی بە ئافرەتان و پیاوانەوە هەیە، و ئەو شتانەی کە پەیوەندی تەنها بە ئافرەتانەوە هەیە. لە دەرسی ئەمڕۆماندا بە پشتیوانی خوای گەورە لە دەرسی شەشەمدا دەینە سەر بابەتێکی تر، ئەویشان بابەتی فەرائض الغوسل، واتە ئەو شتانێک کە پێویستە واجبە ئینسان ئەنجامی بدا لە کاتی غوسل دەرکردندا، لەو کاتێک کە ئینسان غوسلی جەنابەت لە خۆی دەردەکا یان خۆی دەشوا، کە دوو غوسلمان هەیە یان دوو خاوێن بوونەوەمان هەیە، خاوێن بوونەوەیەکی یان غوسلێکی بچوو کە بریتە لە دەستنوێژ، و خاوێن بوونەوەیەک یان غوسلێکی گەورە کە بریتە لە غوسلی گەورە و احتلام بوون و ئەو بابەتانە. لە ئەڵقەی یاخود لە دەرسی ڕابردوودا باسی غوسلمان کرد، چۆنیەتی غوسل واجبوون ئەو بابەتانە. ئینجا ئەم بابەتە باس لەوە دەکەین ئایا غوسل چۆن واجب دەبی، یاخود برێن ئەو فەرزانە یان ئەو شتانی کە واجبە ئینسان لە کاتی غوسلدا ئەنجامیان بدا، یعنی واجبە کە خۆت دەشۆی ئەو خاڵانە جێبەجێ بکەیت. ئینجا دەفەرمێ وفرائض الغسل ثلاثة أشياء، فەرزەکان یان واجبەکان یان ئەو شتانەی کە واجبە لە بۆ جێبەجێکردن، لە بۆ ئەنجامدانی غوسلەکەت بریتە لە سێ خاڵ. هەر کەسێک بێوێ غوسلی شەرعی لە خۆی دەربکات دەبی ئەو سێ خاڵانە ئەنجام بدا. خاڵی یەکەمینیان ئەنیەت، و یەکەمینیان نیەت، لە دڵەوە ئینسان نیەتی هەبی کەوا غوسل لە خۆی دەردەکا. لە هەموو بابەتە فقیەکان، لە هەموو بابەتەکان واجب ئینسان نیەتی هەبی بەڕێزان، چونکە ئینەمە الئەعمال بالنیات، هەموو کار و کردەوەیەکی مرۆڤ دەگەڕێتەوە سەر نیەتەکەی. لەبەر چ نیەت زۆر گرنگە؟ لەبەرەوەی بۆ نمونە تۆ دەچی مەلەوانیەک دەکەی، ئەگەر هیچ نیەتی غوسلت نەبی، ئەسلەن غوسلت هەر بەبیریش نەبی، یعنی غوسلەکەت لەسەر لا ناکەوی. بەڵام ئەگەر مەلەوانیت کرد، نیەتی غوسلەکەشت هەبوو، هەموو لاشەی خۆت تەر کرد، ئەوە هەموو لاشەکە تەر بووە و غوسلەکە لەسەر لا دەکەوی. لەگەل نیەتەکەدا یاخود لەگەل مەلەوانیەکەدا
لەگەڵ خۆ نقومکردنەکەدا لەناو حەوزە لەناو بیرە لەناو ئاوە ئەگەر بێت و نیەتی غوسلەکەت هەبوو نیەتی دەستنوێژیشت هەبوو هەردووچیان بەردەکەون یعنی نیەت خاڵێکی زۆر گرنگە لە عیبادەتەکان کە خوای گەورە لەسەر ئێمەی واجب کردووە کەواتە خاڵی یەکەم کە تۆ دەتەوێت غوسل لە خۆت دەربکەی خۆت پاک بکەی و خۆت بشۆی واجبە نیەتت هەبی لە دڵەوە ئەگەر بێت و عولەمایان دەفەرمون بە زمانیش وەکو لە باسی فرائض الوضوءمان باس کرد بە زمانیش بڵێ نەوەیت و ڕەفع الحەدەثی یا ڕەفع الجەنابەتی ئەوە شتێکی باشترە و چاکترە زۆرینەی زانایان لەسەر ئەو خاڵەن و لەسەر ئەو بابەتەن. دووەمین واجب لە واجبەکانی غوسلکردن بەڕێزان و ئیزالەت النەجاسەتی ئین کانت عەلا بەدەنیهی لابردنی هەموو پیسیەک هەموو چڵچێک هەموو شتێکی پیس ئەگەر بێت و لەسەر لاشەی ئینسان بی. ئەم خاڵیان هەندێک وردە بەڕێزان ئەو غوسل یعنی ئەگەر بێت و یەک جار ئینسان ئاوی بەسەر لاشەی خۆی داکرد هەموو پێست و موویەک لە لاشەی ئینسان تەر بوو ئەوە غوسلەکەی لەسەر دەرچووە یعنی غوسلی لەسەر خۆی دەرکردووە. بەڵام ئەگەر بێت و پیسیەک لەسەر لاشەی هەبوو شتێک لەسەر لاشەی هەبوو دەبی شتەکە لا ببا یەکەم جار لەسەر پێستی لەسەر دەستەکانی لەسەر هەر شوێنێکی لاشەی ئینجا جار ئاو بەسەر خۆی دابکە یعنی ئەو حاڵەتە لە بۆ ئەو کەسانەیە کە لە کوردەواری خۆمان زۆر داد پێی دەگوترێت بسمیلکردن یعنی ئەو کەسە یەک جار ئاو بەسەر خۆی دابکە. بەڵام ئەگەر بێت وەکو غوسلەکانی ئێستا جاری وایە ینی بە زۆری وایە چەند جارێک کابرا لاشەی خۆی دەشوا بە لیفکە و بە ئاو بە سابوون و بەوانە یعنی ئەوە وەکو برێ غێر مباشر ئەو سونەتە جێبەجێ دەکەیان ئەو واجبە ئەو ئینسانە جێبەجێ دەکا. بەڵام ئەو خاڵی دووەم وەکو گوتمان لە بۆ کەسێکە یەک جار بێوێ غوسل لەسەر خۆی دەرکە ئاو بەسەر هەموو لاشەی خۆی دابکە ئەگەر بێت و پیس و پۆخلیەک لەسەر لاشەی ئەو ئینسانە دەبی پیسیەکە لا ببا یەکەم جار ئەو بەسەر خۆی دابکە. بەڵام کەسێک کە عادەتی وایە چەند جارێک خۆی دەشوا یعنی لیفکە و سابوون و ئەوی بەکاردەنی دوو جار سێ جار خۆی خاوین دەکاتەوە ئەو واجبە غێر مباشرە و ئینسانە جێبەجێ دەکات. خاڵی سێمین لە واجبەکانی غوسل بەڕێزان و ئیصال الماء إلى جميع الشعر والبشرة ئاو ئیصال یعنی وەصل یعنی ئاو بگاتە هەموو پێست و هەموو مۆچی وإيصال الماء أو بقاته إلى جميع همو الشعر يعني مو والبشرة بيست كاتي كدت غسل لسر خود دربكي آفرد بيان بياوي بهر شوازك لو شوازاني كلا درسكاني الرابر دودا باسمان كر كغسل لسر إنسان واجب دبي أو إنسان دبي همو بيست ومويك للاشياء وإنسان دا درب بي لبر أو خالة زور جرنجة إنسان دبي ليو آقادار بي بتابتي زستانان یان بە حاڵەتی ساردی و گەرمیدا یان لەو حاڵەتێک کە ئاو کەمە هەر ئاوێک بەسەر خۆی دابکە بەڵام پێستەکەی تەواوتر نەبووبی لاشەی تەواوتر نەبووبی یان بە تایبەتی ئەو کەسانەی کە وەزنیان زۆرە بەڕێزان ینی پێستی لاشەیان یان بەشێک لە لاشەیان ورجیان یان بنباڵەکانی نەشوێنەکانی تریان یان مووی زۆرە ئەوانە جاری وە ئەگەر بێت و هەر ئاوێکی ئەتیادی بەخۆی دابکە لۆی هەیە ئاو نەگاتە هەموو لاشەی دەبی ئەوانە هەندێک تەرکیز بکەن و تەکید بکەن تەواو ئاو بگاتە هەموو پێست و هەموو مووەکانی لاشەی ئەو ئینسان کەواتە ئەو سێ خاڵە واجبە ئینسان ئەنجامی بدا لە کاتی غوسلدا. یەکەمین نیەتی هەبی کە غوسل لە خۆی دەردەکا، دووەمینیان ئەو ئینسانە کە ئاو بەسەر خۆی دادەکا خۆی بسمیل دەکا خۆی دەشوا دەبی هەر شتێکی پیس لەسەر لاشە هەبی لای ببە ئەوجا ئاوێکی کامل بەسەر لاشەی خۆی دابکە اینجا وإيصال الماء إلى جميع الشعر والبشرة همو پێست و مووێک لە لاشێ و ئینسانە تەڕ ببی بەو شێوازە غوسلەکەی لەسەر لا دەکەوی. ئەوە واجبەکان بوون یعنی ئەو شتانی کە واجبە لە کاتی غوسلدا ئینسان ئەنجامی بدا. اینجا دەفەرمێ وەسونەنه سونەتەکانی ئەو شتانی کە سونەتە خێرە ئینسان ئەنجامی بدا لە کاتی غوسلدا خەمسەت و ئەشیاءە پێنج خاڵ پێنج شت سنەتە ئینسان ئەنجامیان بدا لەو کاتێک کە خۆی دەشوا غوسل لە خۆی دەردەکا. یەکەمینیان ئەتەسمیەت و بسم اللهی کردن لە کاتی دەستنوێژدا لە کاتی غوسلدا لە هەموو عیبادەت یان لە سەرەتا هەموو کارێک کە ئینسان ئەنجامی دەدا سنەتە.
چونکە پێغەمبەری خوا دەفەرمێ كل أمر ذي بال لا يبدأ فيه ببسم الله الرحمن الرحيم فهو أقطع. هەر شتێک ئینسان ئەگەر بێت و يعني هەر کارێک کە بێ گوتێ کار يعني کار بینە کە دوو دەستی خۆت برمکە برێ بسم الله یان لە غورفەی بچیا غورفەی ئەوە نایانی بەڵام غوسل لۆ نمونە غوسل لە خۆت دەردەکەی دەستێژ دەشۆی سەفەرێک دەکەی هەموو ئەوانە ئینسان پێدەگوتێ کار پێدەگوتێ ئیش ئەوە پێویستە ئینسان بسم الله بکات لەبەر ئەوە پێغەمبەری خوا دەفەرمێ ئەمرین ذی بال يعني کار بی ئیش بی نەک يعني زیادە ڕەوی کردن حتا لە بسم الله و لە جزاک الله و الحمد لله ئەوانە جاری وایان دێ کەس زیادە ڕەوی دەکات ئەم زیادە ڕەویە شەرعی نییە ئەم کارە دەوی پێ بوتێ کار پیشە يعني ئیش بی لەبەرەوە بسم الله دەکەی لە سەرەتای غوسلەکەدا. خاڵێک زۆر گرنگە بەڕێزان جاری وهەیە طبعا یەکێک لەو شتانێک کە حرامە یان قەدەغە کراوە ئینسان نابی لە ناو مەرافقدا حتا لە ناو حەمامدا نابی ناوی خوای گەورە بهێنی لەبەرەوە دەتوانێت پێشەوەی بچتە حەمامەکە بسم الله بکە یاخود لە ناو حەمامیش هەندێک لە زانە دەفەرمون ئەگەر بێت و لە بیریشی نەبوو لە دڵی خۆیدا بسم الله دەکا بەبێ ئەوەی بە زمان دەری ببڕی لە دڵی خۆیدا بسم الله دەکا بە نیەت و بە قەڵب کە بسم الله دەکا ئەو سونەتەی لە بۆ حیسابە. بەڵام ئەو حەمامانی کە لە گەر مەرافق بەیەکەوە ئینسان بە هیچ شێوەیەک نابی ناوی خوای گەورە بسم الله وسەڵەوات یان هیچ ذکرێک لەو شوێنانە ئەنجام بدا لەبەرەوە پێشەوە بیستە ناو حەمامەکە دەتوانی بسم الله بکە. خاڵێکی تر ئەوە یەکەم سنەت لەو پێنج سنەتانە. دووەمینیان والوضوء قبله سنەتە پێش ئەوەی غوسل لە خۆت دەربکەی پێش ئەوەی خۆت بشۆی ئەو غوسلە واجبی یان سنەت بی سنەتە ئینسان یان خێرە چۆن دەستنوێژ لە بۆ نوێژ هەڵدەگری ئەوها دەستنوێژێک هەڵبگری ئەمەیان سنەتە بەڕێزان سنەت واجبتان لێ تێکەر نەبی ئەو شتانەی کە دەگوترێ سنەتە یعنی خێرە ئەگەر ئەنجامی بدەیت والسنة المثاب من قد فعله ولم يعاقب امرؤ إن أهمله سنت ئەوەی ئەگەر ئەنجامی بدەی خێرت پێدەگا ئەگەر ئەنجامی نەدەی گوناهبار نابی. پێش ئەوەی کە غوسل لە خۆت دەربکەی پێش ئەوەی خۆت بشۆی سنەتە دەستنوێژێکی وەکو دەستنوێژی نوێژ هەڵبگری ئەوە خێرێکی گەورەیە چونکە پێغەمبەری خوا عایشەی داچی ئیمانداران دەفەرمێ أن النبي صلى الله عليه وسلم قال يأخذ أن النبي صلى الله عليه وسلم كان إذا اغتسل من الجنابة بدأ فغسل يديه ثم يتوضأ كما يتوضأ للصلاة. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر بیویست با غوسلی جەناب لە خۆی دەربکە دەفەرموێ ئەو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستەکانی خۆی دەشوشت ئینجا دەفەرموێ دم و چاوەکانی خۆی یعنی چۆن دەستنوێژی نوێژی هەڵدەگرت ئەوها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستنوێژی هەڵدەگرت یعنی وا سنەتە ئینسان دەستنوێژێک هەڵبگری پێش ئەوەی کەوا غوسل لە خۆی دەربکە. ئەمە یەکێکە لە سنەتەکانی پێغەمبەری خوا ئینسان ئەگەر بێت و ئەنجامی بدات. خاڵێکی دی بەڕێزان لە سنەتەکان و ئیمرار اليد على الجسد سنەتە ئینسان دەستی خۆی یعنی بەسەر هەموو لاشەی دابینی بەتابەتی وەکو گوتمان لە زستانان یان لە هاوینان یان ئەو کەسانەی کەوا قەڵەون یان ئەو کەسانەی کە ینی لاشەیان مووی زۆرە هەموو ئەوانە ئەمەش پێی دەگوترێ ئەدەلک یاخود ئەدەلک یعنی ئەمە سنەتە ئینسان دەستی بەسەر لاشەی خۆی دابینی ئەمەش یەکێکە لە سنەتەکان کە لە فەرمودەدا هاتووە یاخود ئەدەلک يعني دلشي بيدا قلت لي إمرار اليد على الجسد بيدا قلت لي دلك سنة إنسان أنزامي بدالو أوي أبي سوبوخلي كان رشتك لسلاش إنسان هبي لسلاش كي لابتي سارمين خال لسنة كاني غسل برزان والموالاة أويك موالات أنزام بدا يعني غسلك هموي ليك شوين أنزام بدا غسلك ليك شوين أنزام بدا يعني التتابع في غسل الأعضاء يك بدواي يك أعضاء كان يعني همولا شيخوي بيك بدواي يك أنزام بدا وكل فرمودج ده هاتوا إغمري خاصم كان النبي صلى الله عليه وسلم قبل غسله يتوضأ وضوءه للصلاة ويخلل بين الأصابع ويرسل الماء إلى أصول شعره حتى يروي بشرته
ئەو شێوازە یەک بە دوای یەک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم غوسلی ئەنجام دەدا و شوێنەکانی یەک بە دوای یەک دەشوشتن و ئەنجامی دەدا. خاڵێکی دیبەڕێزان لە سونەتەکان پێنجەمینیان و تەقدیم اليمنى على اليسرى، وا سونەتە ئینسان کە غوسل لە خۆی دەردەکات لای ڕاستەی، یعنی سەری هیچ ئەوە سەری خۆی دەشوە، بەڵام لاشەکەی وا سونەتە لای ڕاستەی بشوە هەتا ئەخیری کۆتایی لاشەی، اینجا لای چەپەی بشواوەکو دەستنوێژەکە، ئەمەشیان سونەتە لەبەر ئەو فەرمودەگشتەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کان یعجبه التەیەمن في تەنەعوله وترجله وفي شأنه كله. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لاشەی خۆی یعنی لە کاتی غوسلدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یاخود لە هەموو حاڵەتەکانی ژیانیدا پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه و سلم حەزی لێبووە لای ڕاستە، حتا وەکو لە بابەتی یان لە سونەتەکانی دەستنوێژ باسمان کرد پێغەمبەری خوا لە لای ڕاستەوە حتا پرچی خۆشی شانە کردووە، جلوبەرجی لای ڕاستەی لەبەر کردووە، خێر و سەدەقە بەدەستی ڕاستە، تەسبیحات بەدەستی ڕاستە، چوونە مزگەوت بەپێی ڕاستە. هەموو ئەوانە سونەتە ئینسان ئەنجامیان بدا، یەکێکە لە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خاڵێکی دی بەڕێزان لە سونەتەکان کە پێویستە یاخود برین ئاخیر خاڵ بۆ ئەمەیان و تەقدیم اليمنى على اليسرى، پێنج سونەت بوون لای ڕاستە پێش لای چەپە بشوە، ئەمەشیان یەکێکە لە سونەتەکان، کەواتە ئەمەشیان بە کورتی ئەو سونەتاننیان ئەو شتانن کە خێرە ئینسان ئەنجامیان بدا لە کاتی ئەنجامدانی غوسلدا. ئەگەر بە کورتی دووبارەیان بکەن، یەکەمین بسم الله، دووەمینیان پێش ئەوەی کە غوسل بکەی یان خۆت بشۆی سونەتە دەستوێژێک هەڵبگری، وهروە سێمینیان دەست بەسەر هەموو لاشەی خۆت دابنێ لۆ ئەوەی تەواو هەم لە پیس و چرک و ئەوانە خاوێن ببیتەوە، هەمیش ئاو بکاتە هەموو پێست و مووەکان والموالات و ئەعزایەکان یەک بە دوای یەکدا بیشۆی، ئینجا لای ڕاستەش پێش لای چەپە بشۆی. ئەمەیان سونەتە، وەکو گوتمان ئەمانە سونەتن، لێتان غەڵەت نەبییان لێتان تێکەڵ نەبی، ئەگەر ئەنجامی بدەی خێرێکی گەورەیە، بەڵام ئەگەر ئەنجامی نەدەی واجب نییە. بەڵێ بەڕێزان دەینە سەر بابەتێکی تر هەر دەربارەی غوسل، ئەویشیان ئەو غوسلانەی کە سونەتن، یعنی ئەو شتانەی لەو حاڵەتانەی کە ئینسان سونەتە خۆی بشوە لە چ ڕۆژێک، لە چ کاتێک، لە چ ساڵ و مانجێک و لە چ کاتێکی ژیانی ئینساندا سونەتە ئینسان خۆی بشوە. دەفەرمێ والئیغتیسالات المەسنونەة، ئەو غوسل و خۆشۆردنانەی کە سونەتن 17 غوسلا، 17 غوسلن، یعنی 17 غوسلمان هەن سونەتە، یاخود لە 17 کات و لە 17 شوێندا سونەتە ئینسان خۆی بشوە. یەکەمین لەو غوسلانە بەڕێزان غوسل الجموعة، خۆشۆردنی شەو ڕۆژی جومعە، ئەوەیان سونەتە، وەکو عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی دەفەرمێ أن النبي صلى الله عليه وسلم قال من جاء منكم الجمعة فليغتسل. پێغەمبەری خوا دەفەرمێ هەر یەکێک لە ئێوە بچیتە ئەنجامدانی یاخود بڕوا لە بۆ ڕۆژی جومعە یاخود بگاتە ڕۆژی جومعە، فەلیەغتەسیل، بە ئەو ئینسانە خۆی بشوە، سونەتە خۆی بشوە. لە دەربارەی خۆشۆردنی غوسل یان غوسلی شەو ڕۆژی جومعە، وەختەکەی چ کاتێکە؟ وەختەکەی لە بەیانی ڕۆژی جومعەوە دەست پێ دەکات، وەختەکەی لە بەیانی ڕۆژی جومعەوە دەست پێ دەکات. بەڵام هەندێک لە زانایان وەکو ئیمامی شافعی و ئیمامی ئەحمەد و قەولێکی ئیمامی مالک و بەشێک لە حەنەفیەکان دەفەرمون لەو کاتێک کە دەچیتە خوتبە، لەو کاتێک کە دەچیتە خوتبە، یعنی پێش ئەوەی بچیتە خوتبە، بەڵگەیان ئەو فەرمودەی صحیحی پێغەمبەری خوا کە من اغتسل يوم الجمعة غسل الجنابة ثم راح في الساعة الأولى، یعنی لەو کاتێک کە دەڕوا لە سەعاتی یەکەم، یان لەو کاتێک کە لە بۆ بەشداری نوێژی هەینی دەڕوا، لەبەر ئەوەی لەو کاتەشدا سونەتە سوکان بە بۆنێکی خۆش و بە پاک و خاوێنی و دەچیتە خوتبە. بەڵام لە بەیانیەوە، یعنی لە بەیانی ڕۆژی جومعەوە هەتا پێش نوێژی دەستپێکردنی خوتبە سونەتە ئەو ئینسان ئەو غوسلە ئەنجام بدا، خێر و پاداشتەکەی پێدەگا. ئەمە
خۆشۆردنی شەو ڕۆژ یاخود ڕۆژی جومعە. بەڵام ئەو کەسەی کە عولەمایان دەفەرمون دوای نوێژی هەینی غوسل لە خۆی دەربکە، ئەمە ئەم سنەتەی پێناگا یان ئەو خێرەی پێناگا. ئەمەشیان ئیتیفاقی هەر چار مەزهبەکانی لەسەرە، ئیمامی ئەحمەد و ئیمامی مالیک و ئیمامی ئەبوو حەنیفە و ئیمامی شافعی و هەندێک دەفەرمون یان بنین زۆری نێزانیان دەفەرمون ئیجماعی لەسەرە، ئەگەر بێخیتە دوای نوێژی هەینی ئەو خێر و پاداشتەی پێناگات، دەبی لە پێش نوێژی هەینی بی. بەڵام خلاف هەیە ئایا زوو غوسلەکە ئەنجامدا یان درەنگ ئەنجامی بدا لە دوای، یعنی لە دوای ڕۆژ هەڵاتنی لە بەیانی ڕۆژی جومعەوە هەر کاتێک ئەو غوسلە ئەنجام بدا خێر و پاداشتەکەی پێدەگا. دووەمینیان بەڕێزان لەو غوسلانەی کە سنەتە وەلعیدەینی لە هەردوو ڕۆژی جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان سنەتە ئینسان غوسل لە خۆی دەربکە، خۆی بشوە، لەبەر ئەوەی فەرمودەی پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم کە ئیبن عەباس بۆمان دەجێڕ دەفەرمێ كان النبي صلى الله عليه وسلم كان يغتسل يوم الفطر ويوم الأضحى. پێغەمبەری خوا غوسلی لە خۆی دەردەکرد لە ڕۆژی جەژنی ڕەمەزان و ڕۆژی جەژنی قوربان. اینجا نافع دەفەرمێ كان ابن عمر يغتسل يوم الفطر قبل أن يغدو إلى المصلى. كاتەکەی چ کاتێکە پێش ئەوەی بچێ نوێژ، پێش ئەوەی بەشداری نوێژی جەژنی ڕەمەزان یان جەژنی قوربان بکەی، لەو کاتەدا سنەتە ئینسان خۆی بشوە و خۆی بۆن خۆش بکە لە ئەوەی بە پاک و خاوێنی بە پاک و تەمیسی بەشداری ئەم مەراسیمەی مسلمانان بکە. سنەتێکی تر یاخود غوسلێکی تر لەو غوسلانە لەو خۆشۆردنانی کە سنەتە وەلئیستیسقائی، لە کاتی داواکردنی باران یان لە کاتی نوێژە بارانە، لەو کاتێک کە مسلمانان بیانەوێ بەشداری نوێژی باران بکەن، ئەمەشیان سنەتە ئینسان خۆی بشوە، کە خۆی بشوە لە دواییدا بەشداری نوێژە بارانە بکە و نوێژی باران ئەنجام بدە. ئەمەیان عولەمایان دەفەرمون فەیوقاس عەلە الجومعەتی، قیاس کراوەتە سەر ڕۆژی هەینی. چۆن ڕۆژی هەینی ڕۆژی کۆبوونەوەی مسلمانانە، مسلمانان پێویستە خۆیان پاک و خاوێن ڕابگرن و بەشداری ئەم مەراسیمە بکەن. ئەوها عولەمایان دەفەرمون سنەتە لە کاتی بەشداریکردنی نوێژە باراندا سنەتە ئینسان خۆی بشوە قیاسەن لەسەر ڕۆژی هەینی. اینجا دەفەرمێ وەلخسوفی، چارەمین خۆشوشتن یان خۆشۆردن یان غوسل کە ئینسان سنەتە خۆی بشوە، وەلخسوفی لەو کاتەی کەوا مانگ دەگیرێ، لەو کاتێک کە مانگ دەگیرێ مسلمانان نوێژی مانگگیران دەکەن، ئەمەشیان سنەتە مسلمانان خۆیان بشۆن و پاک و خاوێن بن. و هەروەها وەلکوسوفی نوێژی ڕۆژگیران، نوێژی ڕۆژگیران و مانگگیران لەو کاتێک کە مسلمانان یان ڕۆژ بگیرێ یان مانگ بگیرێ نوێژەکە ئەنجام دەدەن سنەتە خۆیان بشۆن، ئەمەشیان هەردووچیان قیاسە لەسەر نوێژی هەینی. عولەمایان دەفەرمون چۆن ئەوەش مەراسیمێکە مناسبەیەکە لە مناسبەکانی وەکو مناسبەی بەشداریکردنی نوێژی هەینی سنەتە مسلمانان خۆیان بشۆن و خۆیان پاک و خاوێن ڕابگرن. اینجا دەفەرموێ غوسلێکی تر لەو غوسلانەی کە سنەتە والغسل من غسل الميت، ئەو کەسەی کەوا سنەتە ئەو کەسەی کە مردووێک دەشوا بە هەمان شێوە خۆشی بشوە، چونکە پێغەمبەری خوا دەفەرمێ من غەسەل مەیتەن فەلیەغتەسیل، هەر کەسێک مردووێک بشوا، کەسێک بشوا کە خێرێکی گەورەی پێدەگات، طبعاً وا سنەتە خۆشی بشوا. ئەمە شێچێکە لە غوسلانەی کەوا سنەتە ئینسان ئەنجامیان بدا. والغسل والكافر إذا أسلم، کافر ئەگەر بێت و ئینسانێکی غەیرە دین مسلمان بوو، هەموو جار لە کورداواریش مەشهورە ئەگەر بێت و کەسێک مسلمان دەرێن کاکە بڕۆ غوسلێک لە خۆت دەربکە و خۆت بشۆ و دەستێنشێکی پاک و تەمیز هەڵبگرە، ئەنجا وەرە کەلیمەی شەهادە بێنە، ئەمەیان سنەتە. ئەو کافرە ئەگەر بێت و مسلمان بوو وا سنەتە کە خۆی بشوە، یەکێکە لە سنەتەکان. چونکە دەفەرمێ قەیسی کوڕی عاسیم ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ ئەتەیت النەبی صلی الله علیه وسلم ئورید الئیسلام
قيس كرة عاصم دفرمت ثم خدمت بيغمبري خاصة صلى الله عليه وسلم ويستم مسلمان بم فأمرني أن أغتسل بماء وسدر فەرمانی پێکردم ئەمری پێکردم کە بە ئاو بە سیدر خۆم بشۆم و خۆم خاوێن بکەمەوە. ئەمەشیان یەکێکە لە سنەتەکان. والمجنون والمغمى عليه إذا أفاق ئینسانێک کە عەقڵی لەدەستدابی یان کە لە کوردەواری خۆمان پێی دەگوترێ شێت یان کەم ئەندامی عەقڵ و بیر و هۆش، والمغمى عليه و کەسێک ئەگەر بێت و لە هۆش خۆی بچی لە هۆش خۆی بچی بە هەر شێوازێک لە شێوازەکان بەهۆی نەخۆشیەوە بی بەهۆی بەنجەوەی بە هەر حاڵەتێک لە حاڵەتەکان ئیدا ئەفاقە ئەگەر بە خۆیان هاتنەوە بە هۆش خۆیان هاتنەوە چاک بوونەوە ئەوەشیان هەردووچیان سنەتە خۆیان بشۆن، سنەتە غوسل لە خۆیان دەربکەن. ئینسانێک ئەگەر بێت و عەقڵی تەواو نەبی دوای چاک ببیتەوە، یاخود ئینسانێک ئەگەر بێت و هۆشی لە خۆی نەمینی بە هۆی نەخۆشیەوەی بەهۆی بەنجەوەی بە هەر حاڵەتێک لە حاڵەتەکان بی سنەتە ئەو ئینسانش بە هەمان شێوە خۆی بشوا و غوسل لە خۆی دەربکە. بەشێکی تر یاخود غوسلێکی تر لەو غوسلانەی کە سنەتە بەڕێزان، والغوسل عند الإحرام ئینسان لە کاتی حەزدا یان لە کاتی عومرەدا کە بیەوێ ئیحرام ببەستی سنەتە ئەو ئینسانە بە هەمان شێوە غوسل لە خۆی دەربکە. ئەمەش یەکێکە لە غوسلەکان و لەو غوسلانەی کەوا سنەتە و خێرە. وەلیدخولی مەکەتە کاتێک کە ئینسان زیارەتی کەعبەی پیرۆز دەکاوە دەچیتە ناو شاری مەکە کە هەرچوویە ناو شاری مەکە سنەتە ئینسان غوسل لە خۆی دەربکە. ئەمە یەکێکە لە غوسلەکان. وللوقوف بعرفة و ڕۆژی بەشداریکردنی عەرەفە یاخود چوون لە بۆ عەرەفە چێوی عەرەفە ئەمەشیان سنەتە ئینسان خۆی بشوە، یعنی ڕۆژی عەرەفە حاجیەکان کاتێکە لە بەشداری عەرەفە دەکەن یاخود دەچنە چێوی عەرەفە سنەتە خۆیان بشۆن. وللمەبیت بمزدەلیفەتە ئەو کاتێککە لە عەرەفە دەگەڕێنەوە و شەو لە مزدەلیفە دەمینەوە بە هەمان شێوە ئەمەشیان سنەتە لەبەرەوەی مسلمانان کۆ دەبنەوە، قیاس کراوەتە سەر ڕۆژی هەینی سنەتە مسلمانان خۆیان بشۆن و غوسل لە خۆیان دەربکەن. وەلیڕەمی الجیماری ثەلاثی لە کاتی ڕەجمکردنی هەر سێ شەیتانەکان بە هەمان شێوە سنەتە ئەو ئینسانەی کە ڕەجمی شەیتانەکان دەکا سنەتە غوسل لە خۆی دەربکە. وەلیتەوافی لە کاتی تەوافدا بە هەمان شێوە سنەتە ئینسان غوسل لە خۆی دەربکە. وەلیسەعی و هەروەها سەعی و سەفا و مەروە بە هەمان شێوە سنەتە ئینسان غوسل بکە، یان پێش ئەوەی دەست بەو عیبادەتە بکە سنەتە ئینسان غوسل لە خۆی دەربکە. ولدخول مدينة رسول الله صلى الله عليه وسلم كاتێک کە دەچیە شاری پیرۆزی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شاری مدینەی پیرۆز وەلەو کاتەشدا سنەتە ئینسان غوسل لە خۆی دەربکە. کەواتە ئەم غوسلانە حەفدە جۆر غوسلمان هەیە، حەفدە جۆر غوسل کە سنەتن، بەڵام زۆربەی هەرە زۆریان پەیوەندیان بە حەج و عومرەوە هەیە و هەندێکیشیان پەیوەندیان یان گشتینە وەلە بۆ ئافرەتان و پیاوان بە شێوەیەکی گشتی سنەتە ئەو غوسلانە ئەنجام بدەن و ئەگەر بێت و ئەنجامی بدەن تەبعاً خێر و پاداشتێکی گەورەی ئایا. ئەمەش دەربارەی غوسلە سنەتەکان بەڕێزان. فەسلێکی تر و بابەتێکی تر دێینە سەری بەڕێزان و خۆشەویستان، ئەویشیان دەربارەی مەسحکردن لەسەر خۆف. ئێمە لە شەریعەتی پیرۆزی ئیسلامدا دەیان بابەتمان هەیە کە کار ئاسانی کراوە، چونکە ئین الله یورید بکم اليسر ولا یورید بکم العسر. خوای گەورە یورید الله بکم اليسر ولا یورید بکم العسر. خوای گەورە سەهلی و ئاسانی لە بۆ ئینسان دەوێ، زەحمەتی لە بۆ ناوێ. لەبەرەوە لە کاتی حەجدا، لە کاتی عومرەدا، لە کاتی غوسلدا، لە کاتی دەستنوێژدا هەموو ئەوانە دەیان خاڵ دەیان حاڵەت هەیە، هم لە حاڵەتی زەروریدا لە حاڵەتی طەبیعیدا شەریعەت باسی کردەوە کوبکار ئاسانی لە بۆ مسلمانان. یەکێک لەوانە بە تایبەتی لە کاتی سەفەردا یاخود لە کاتی زستان و هاوین و لە هەر حاڵەتێک لە حاڵەتەکاندا ئینسان کە دەستنوێژ هەڵدەگری
یعنی زۆر جاری وهەیە لە بەرکردنی پێڕاوەکانی لە بەرکردنی گۆرەویەکانی هەندێک سەختە هەندێک زەحمەتە لەبەرەوە حاڵەتێک دیاری کراوە یاخود حاڵەتێک هەیە پێی دەگوتێ ئەلمەسح عەلە الخوفەین یعنی تەنها دەست بەسەر خوفەکان هەردوو خوفەکان دادەینی ئەمە دوایی باسی مەرجەکانی یاخود باسی خوفەکان دەکەیت دەفەرمێ والمەسح عەلە الخوفەین جائز بثلاثة شرائط مەسح کردن لەسەر خوفەکان دروستە بە سێ مەرج دوای چۆنیەتەکەشی باز دەکەین دەبی ئەو کەسەی کە مەسح دەکا لەسەر خوفەکانی سێ مەرجی تێدابی یەکەمینیان ئەن یەبتەدیئە لوبسەهما بعد کەمال الطهارة ئەوەیە دەست بە مەسحەکە بکە ئەن یەبتەدیئە یاخود دەست بە لەبەرکردنی خوفەکان بکە یعنی کە لە پێیان دەکا بعد كمال الطهارة دواي أوي كامل طهارتي هيا غسلي لسر نبي ودستويشي كامل وتوابشي هل قرتبي يعني من تو يعني هر كسي غسلي لسر نيا دستويشي كامل وتوابي هل قرتوا كدستويشي هل قرت أو خفانة لبردكا خف وكو قوربي وايا بلام لدواي دا نوعية كيبرين باز دكين شو كان دي خلافي لسر لبين علماء كواتا يكمين زار تۆ دەستنوێژەکەت بە تەواوی هەڵگرت خوفەکانت لە هەردوو پێکانت خوفەکان لەبەر کرد دووەمینیان و ئەن یەکوونە ساتیڕەینی لمەحەلی غەسلی الفەرض من القەدەمەینی دووەمین مەرجیان لە دواوەیە کە خوفەکەت لەبەر کرد ئەو خوفە مەرجێکی تری ئەوەیە دەبی هەتا سەرەوەی گۆزینگەکانی پێکانت داپۆشی سوبحان الله ئێستا گۆرەوی هەیە بە تایبەتی گەنجەکان ئێستا وەکو مۆدیلێک لەبەری دەکەن تەنها یەک تۆز پێکانی گرتویان گۆزینگەکانی بەدەرەوەیە ئەگەر خوفیش ئەو هابی ئەوە ناتوانانی مەسحی لەسەر بکە یعنی هەتا سەرەوەی گۆزینگەکانی کە واجبە ئینسان لە کاتی دەستنوێژدا بیشوە دەبی گۆزینگەکانیشی دابپۆشی گۆزینگەکانی هەردوو قاچەکانی مەرجی سێمین بەڕێزان وأن يكون مما يمكن تتابع المشي عليهما أو خفانة دەبی لەو خوفانە بن لەو شێوازانە بن کە ئینسان بتوانی هەندێک لەسەری بڕوە یعنی هەندێک قەیم بن هەندێک پتەو بن لە پێستە دروستکرابی لە قایش دروستکرابی لاستیک دروستکرابی هەر شێوازێک لەو شێوازانە کە ئەوە زیاتر بن مەذهبی خۆ مەذهبی ئیمامی شافعی ئینجا کە ئەو خوفانەی لەبەر کرد دەستنوێژێکی کاملی هەیە هەردوو پێکانی خوفەکانی لەبەر کردیە ماوەی چەند دەتوانی یعنی خوفەکان لەبەر نەکا تەنها مەسحیان لەسەر دەکا یعنی پێیەکانی ناشوا تەنها دەستی ڕاستە بەسەر پێی ڕاستە دادەنی دەستی چەپە بەسەر پێی چەپە دادەینی ئەوە شێوازی دیشی هەندێک دەفرم ژێرەوەشی بەڵام ڕێی زۆرینەی زانان دەفرم تەنها سەرەوەی پێیەکەی دەتوانی بەدەستی ڕاستە پێی ڕاستە مەسح بکە بەدەستی چەپە پێی چەپە مەسح بکە ئەوە دەتوانی بە هەردوو دەستەکانی ئەوها بەسەر هەردوو پێیەکانی دابین ئەوە شێوازی مەسحەکەیە ويمسح المقيم يوما وليلة ئەگەر بێت و ئینسانێک لە ماڵەوە بی دەستنوێژەکەی بە کاملی هەرگرت خوفەکانی لەبەرکردن ماوەی شەو ڕۆژێک 24 کاتژمێر ئەو ئینسانە دەتوانی دەست بەسەر مەسحەکان یعنی مەسحی پێیەکانی بکا بەسەر خوفەکانی دابینی بەبێ ئەوەی لەبەریان بکە بەبێ ئەوەی پێیەکانی بشوە والمسافر 3 أيام بلياليهن إنساني مسافر الربوار سێ شەو سێ ڕۆژ دەتوانی پێیەکانی خۆی نەچوە تەنها مەسح لەسەر خوفەکەی بکە مایتەوە ئەوەی بەڕێزە لە چ کاتێک ئەو شەو ڕۆژەی لە بۆ حیسابە گەل لە ماڵەوە بی و چ کاتێک ئەگەر لە سەفەر بی سێ شەو سێ ڕۆژەکەی لە بۆ حیسابە وابتداء المدة سەرەتای ئەو ماوەیە من حين يحدث بعد لبس الخفين لەو کاتەی بێ دەستنوێژ بوو یعنی دەستنوێژەکەی شکا دەستنوێژەکەی هەڵگرتەوە مەسحی لەسەر کرد لەو کاتەدا لە بۆی حیسابە با زیاتر خوردیکەینەوە من ئێستا لە ماڵەوە دەستنوێژێکم هەڵگرت دەستنوێژێکی کامل و تەواو بەیانیە نیوەڕۆیە ئێوارەیەشەوە هیچ مشکلەی نییە کە دەستنوێژەکەم هەڵگرت بە کاملی خوفەکانم لەبەرکردن یان برێن لە پێم کردن یعنی لە ناو پێیەکانم لە ناو خوفەکان دانان ئەوە خوفەکان لەبەرن و دەستنوێژێکی کاملم هەرگرتووە
سعاتێک 2 سعات نوێژێک 2 نوێژ چەند من دەستنوێژەکەم هەر هەیە و نوێژەکانم ئەنجام دەدەم هیچ مشکلم نییە. بەڵام لە دواییدا دەستنوێژەکەم چوومە سەر ئاویان بە هەر شێوازێک لەو شێوازانەی کە دەستنوێژی پێدەشێ دەستنوێژەکەم شکا. اینجا هەر دەستم نیەتی خۆم دەینمەوە دموچاوی خۆم دەشۆم و یعنی هەموو واجبەکانی دەستنوێژ جێبەجێ دەکەم هەتا دەگەمە مەسحی پێیەکانم. ئەگەر لە ماڵەوە بم کە مەسحم لەسەر پێیەکانم کرد لەو کاتەدا ماوەکە حیساب دەکەم 24 کاتژمێر لە بۆم هەیە ئەگەر بێت و لە ماڵەوە بووم کە دەستنوێژەکەم یعنی پێیەکانم ناشۆم تەنها مەسح لەسەر خوفەکان دەکەم. ئەگەر بێت و لە سەفەر بووم بە هەمان شێوە لەو کاتێک کە دەستنوێژەکەت شکا مەسحت لەسەر کرد لەو کاتە 3 شەو 3 ڕۆژ ئینسان دەتوانی خوفەکانی لەبەر نەکا پێیەکانی نەشوا تەنها مەسحیان لەسەر بکە. ئەمەش خاڵێکی تر. خاڵێکی تر بەڕێزان دەڵێ فەئین مەسەح فی الحەضەر ئەگەر بێت و کابرایەک لە ماڵەوە بوو مەسحی لەسەر خوفەکانی کرد ثم سافەرە بەڵام وا ڕێکەوت چووە سەفەرێک ئەو مەسەح فی السەفەر یان لە سەفەر بوو ینی مەسحی لەسەر خوفەکان کرد ثم ئەقامە گەڕایەوە ماڵی خۆی ئەتەمە مەسح مقیمین لە هەردوو حاڵەتدا تەنها شەو ڕۆژێکی لە بۆ حیسابە. تەنها شەو ڕۆژێکی لە بۆ حیسابە. یعنی ئینسانێک ئەگەر بێت و لە سەفەر بوو گوتمان 3 شەو 3 ڕۆژی لە بۆی هەیە بەڵام ئەگەر لە سەفەر بوو گەڕایەوە ماڵ یان لە ماڵەوە مەسحی لەسەر خوفەکان کرد کە شەو ڕۆژێکی لە بۆ حیسابە چووە سەفەر لە هەردوو حاڵەتەکاندا هەر شەو ڕۆژێکی لە بۆ حیسابە. ئەمەشیان خاڵێکی تر و حاڵەتێکی تر. ئەنجا دێنە سەر ئەوەی کەنجین ئەو مەسحە بەتاڵ دەبیتەوە یعنی ناتوانی پێیەکانی نەشوا ويبطل المسح بثلاثة أشياء بس يشد مسحك بطال دبيتو يعني ناتواني مسح لسر خفكاني بكا بخلعهما هركاتك أو خفاني لبركرد يعني داي كانان لبيكاني كردوا أو مسحكي بطال بوده بيزاري شي دسويجي شنوية بشواتوا خفكان لبر بكاتوا دوامينيان وانقضاء المدة أقل مالو بشو روجة كتير بري تواو ناتواني زاري شتر مسحيان سدوي بيكاني بشوا يعني سر لنويد دسبي بكاتوا یان ئەگەر لە سەفەر بوو 3 شەو 3 ڕۆژەکە تەواو بوو ناتوانانی دەبی پێکانی بشوا ئەو جارێکی تر مەسح لەسەر خوفەکەی بکە. سێمینیان وما يجب الغسل ئەو ئینسان ئەگەر بێت و غوسلی جەنابەتی کەوتە سەر دوای سەعاتێک لەبەرکردنی خوفەکان بوو سەعاتێک بوو 2 سەعات بوو دانە ڕۆژێک بوو ئەو بە هەمان شێوە ناتوانی مەسح لەسەر خوفەکانی بکە. اینجا خاڵێکی تر بەڕێزان دەربارەی مەسحکردن لەسەر خوفەکان ئەگەر بێت و یەک خوفیشی لەبەر کرد یعنی لە هەردوو برێن قاچەکان یەکشی لەبەر کرد خوستەکەی هەر بەتارە و ئەگەر بێت و ئینسانێک تەنها قاچێکی هەبوو دەتوانی عینی لە بۆ ئەویش جایزە مەسح تەنها لەسەر ئەو قاچە دەکا ئەوانەی کەوا کەم ئەندام و ئەو بابەتانن. ئاخیر خاڵ بەڕێزان دەربارەی مەسح لەسەر خوف لەسەر گۆرەوی ئایا گۆرەوی دروستە یان نا. دەربارەی گۆرەوی طبعاً ئەگەر بێت و گۆرەویەکەی ئەستور بێک و گۆرەوی بن و ئەوانەی قەدیم ئەوە دەتوان بێن جمهوری زانایان دەفەرمون دەتوانی مەسحیان لەسەر بکە. بەڵام ئەدی ئەو گۆرەویانە کە زۆر تەنکن ئەوە بەڕاستی بەڕێزان کەمینەی عولەمایان یعنی زۆر بەی هەرە زۆری عولەمایان دەفەرمون ئەوەی کە خوفە و لە پێستە و یان لە قایش و ئەوانە دروستکرا وەختی خۆی خوف ئەوانە زۆر بوو ئەوە هیچ ئیشکالی لەسەر نییە کۆ دەنجی زانای لەسرە. بەڵام ئەگەر گۆرەویە کە ئەستور و یعنی ئەوانە بۆ هەندێک قەیم و بتە بوو ئەوەشیان ئیشکالی لەسەر نییە. بەڵام ئەو گۆرەویە تەنکانێک کە ئێستا هەیە ئەمەیان بەڕاستی هەندێک لە زانایان برێن فەرمویانە دروستە بەڵام زۆر بەی هەرە زۆری زانایان دەفەرمون دەبی ئەو گۆرەویە ئەنی هەندێک مواسەفات تایبەتمەندی خوفی تێدابی لەبەر ئەوە لەسەر گۆرەوی اعتیادی بەڕاستی علەمان هەرچەندە وەکو برێن بە تابەتی علەمانی سعودیە ئیبن عوثەیمین و هەندێک لە زانایانی تر ڕێگان پێداوە بە موتڵەقی دەرن ئەوەی کات و لەبەری دەکەی درستە مەسحی لەسەر بکەی بەڵام زۆربەی زانایان دەفەرمون دەبی هەندێک مقاومەی هەبی هەندێک پتەوبی ئەو جا دەتوانی مەسحی لەسەر بکەی.
وبزانم ماوەی دەرسەکەشمان تقریبا کۆتاییە هەر ئەو بابەتەش هەر ئەو سێفەستانە بەسە ئەوجا دێینەوە لای مامۆستا موسا بزانین چمان پێ دەرێ سوال پرسیار بابەتە چیتر یان ئەو شتێک ئەگەر بێت و حاڵی نەبوو بن ئەوەی زیاتر تەوزیحی بدەین بەڕێزان